مامۆسایانی ناڕازی هێشتا بەردەوامن لە سەر خۆپیشاندان و گرتبوونەوە وەکو پێشتر وتبوویان بڕیار بۆ ڕۆژی شەممە بچنە بەردەم بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی بەڵام بەر لەوەی بگەنە نزیک ئەو بارەگایە ڕێگریان لێکرا. بەرپرسیاری یەکەمن لە برسیکردنی مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیان و بە پرسیارەتی سەرەکی ئەخلاقی و مێژووی لە خراپی ژیان و گوزەرانی خەڵک لە ئەستۆیاندایە. بۆیە پێیان ڕادەگەێنین لەسەر یەکە بە یەکەی داواکاریەکانمان سوورین ڕێگریکردنمان لە چوون بۆ بەردەم هەر بارەگایەکی حزبی لەکەیەکی گەورەیە لەسەر ئەو حزبە و پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان. مامۆسایانی ناڕازی لە 2 هەفتەی ڕابردوودا لە 3 کاتی جیاوازدا چوونە بەردەم بارەگای یەکێتی و گۆڕان و یەکگرتووی ئیسلامی لە سلێمانی پێشتریش لەگەڵ بەشێک لە بەرپرسانی پارتی لە سلێمانی کۆبوونەوە و دواتر چوونە لای سەرۆکی حکوومەتی هەرێم بەڵام هەر سوور بوون لەسەر ئەوەی بچنە بەردەم بارەگای پارتی. ئەو 3 مانگە و پەیاممان هەیە ڕوون و ئاشکرایە گێڕانەوەی ئەو بەناو پاشەکەوتی کە بە زۆر و بە زەخت و بە چاو سوورکردنەوە سەپانویانە بەسەرمانە زایدەن پێدانەوەی موچەکانمانی تر ئێمە هیچ شتێکی ترمان لەوە زیاتر نیە هیچ تەنها حەقی خۆمانە داوامان کرا بزانام لە هەموو دنیاە هەموو خاوەنکارێک کە داوای حەقی خۆیەکە بێ حەقەکەی وەرگێ ئەمە ئەوان حەقیشمان نایەنە و ئەشانەوێ بێدەنگ بێت. هیچ کەس یعنی ناتوانێت بەو پارەیە دەوام بکە زۆر کەمە یعنی ئێمە کابێ ئێمە چیمان کردووە ئەبێ حەقی خۆمان وەرگرین ئێمە بۆ مافی خۆمان. خۆپیشاندانی مامۆسایانی ناڕازی لە کاتێکدایە کە بەشێکی دیار لە مامۆسایان کۆتاییان بە بایکۆتی خوێندن هێناوە و دەستیان کردووەتەوە بە وانەوتنەوە لە ناوەندەکانی خوێندندا. ژاڵە محەممەد ئەنارتی، سلێمانی.